ئێمە لە حوتی سیا 35 دەوڵەمەندی شاری سلێمانی خاوەن کۆمپانیامان کۆ کردوانێ باسی وەزعی پەروەردەمان بۆ کردن قەیرانی دارایی چەند تەئسیراتی نەرێنی کردووە بە خۆشحاڵیەوە یەکێک لەو کۆمپانیانەی کە هەر لەو سمینارەیە ڕەزامەندی نیشاندا بە تەجهیزکردنی 3 قوتابخانەی هەژدەپۆلی کە دەکاتە 54 وایت بۆرد و 1620 ڕەحلەی کوالیتی بەرز و باش کاتوانم بڵێم زۆر جارەوەی خۆمان حکومت کڕیمانە بە پارەی خۆمان لەو کوالیتیە نزمترە ئەمە ئێمان زۆر باشترە یەکسەر ڕەزامەند بوو لەوێ ئەوە نمونەیەکی جوانە ئێمە دڵخۆشین بۆی کە کۆمپانیای قەیوان و ئەو بەڕێزانی ئێبن بەڕێوانێ کە شانازیان پێوکەین هەمیشە لە خزمەتی پرۆسی پەروەردە و شاری سلێمانیا بوون ئەمە دەستپێکەوە یەکێکە لەو کۆمپانیانەی ڕاستەوخۆ هاتە پێشەوە ئێمە بە ناوی بەڕێوەبەرتی گشتی پەروەردەی سلێمانی بە ناوی وەزارەتی پەروەردە زۆر سوپاس یەکەین تەمەناکەین ئەو هاوکاریانەی بەردەوام بێت بۆ ئەوەی پرۆسی پەروەردە بەرەو دواوانە ڕوا بەڵکو بەردەوام گەشەی پێ بکەین ئەگەر بیخەمڵێنی بە پارە دەگاتە چەند ئەو بڕا پێم وایە 50,000 دۆلارەکە ئەو بڕا من پێم وایە ئێستا وەکو حکومت من خۆم ناتوانم یەک داتاشۆ بکڕم لە دەسەڵاتی خۆمان کە 40 دۆلارە ئەو کەرەسانی کە هاتون کەرەسەیەکن بە کوالیتیەکی باش و ستانداردی خوێندن دابین کراون جا ڕەنگ بێم کەرەسانە لە وڵاتێکی وەکو تورکیایەکە لە ئاسێکی پێشکەوتوودایە لەوێ بەکار بهێنرێن و ڕەنگ بێت لە وڵاتانی تری دنیاش هەر ئەو جۆرە کەرەسەیە بەکار بێت واتە ئەوەمان بە هەند وەرگرتووە کەرەسەیەکی سەردەمیانەی پێویست دابین بکەین بۆ خوێندکاران ئێمە هەمیشە استراتیژمانەوە بووە یارمەتیدانی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا لە چوارچێوەی ئەرکا ببینین بۆیە لەوانەیە خۆش نەبێ ئێمە بڵێن یارمەتی شوێ دێن و یارمەتی شوێ نادەین بەڵام ڕەنگەوە ڕەنگی دابێتەوە خەڵک هەموو ئەو بزانێت کە ئێمە یارمەتی شوێ دێن و شوێ نادەین ئەوەی لە توانامانە بوو بێن نەقسوورمان کردو نەقسووری شەکەین بۆ خزمەتی خەڵک بۆ خزمەتی وڵاتمان بۆ خزمەتی کوردستان هەمیشە بەردەوامە بین و درێغی ناکەین مای خۆشحاڵیە بۆ هەموو لایەکمان بۆ کۆمەڵگا ئەگەر بتوانین بە شێوازی دەستە جەمعی بەشدار بین لە بەڕێوەبردنی کۆمەڵگا لە داپۆشینی کەموکورتیەکان لە بەشداریکردنی پڕکردنەوەی کلێنی هەموو لایەنەکان چکە دوجار بە نمونە ئەگەر پەروەردە بێنیتەوە پەروەردەی هەمومانەی جیهەتێک و هی کەسێکی تایبەت نییە بۆیە خزمەتکردنی ئەرچی هەموو لایەکمانە من یەکێک لەو قسانەی کە لە حوتی مانگ مامۆستا دڵشاد باسی کرد کە من بەڕاستی زۆر تەئسیری تێکردم و پێم وایە شەرمەزاریە بۆ خاوەن سەرمایەکان یاخود ئەوانەی کە ئیمکانێتێکی مامناوەندیشیان هەیە مامۆستا دڵشاد وتی خوێندنگامان هەیە خوێندکارەکان لەسەر بلۆگ دانیشن مای شەرمە بۆ ئەوەی کە بتوانین ئەگەر بتوانین توانای دابینکردنی ڕەحلەیەکیشمان هەبێ ئەوە قوبوڵ بکەین دەبێ هەمومان هاوکار بین و بە ڕۆحێکی زۆر هاوکاری و خۆشحاڵیەوە بەشدار بین لە پێشخستنی پەروەردە و زانست لە وڵاتەکەمانە لەوانەیە بەیانی زەرورەتێکی تر بێتە پێشەوە ئێمە بە ژێرەی توانای خۆمان و ئەو زۆرەورەتەی کە لەو سەردەمە دێتە پێشەوە هەمیشە ئەوەی لە تواناماندا بێ هاوکارە بین قسوور ناکەین